دیمەنەکانی زەی بچووکە لە ڕۆژێکی مانگی تەمموزدا لە سنووری گوندی گۆبتەپەی ناحی ئاغجەلەر هاوڵاتیان و گەنجان بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕوو لە دەمزەی بچووک دەکەن و مەلە دەکەن. ئەوان باستەوە دەکەن سەرەڕای مەترسیەکانی ئاوەکە بەڵام بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نەبوونی کارەبای نیشتیمانی وای کردووە لە وەرزی گەرمادا ڕوو لەم شوێنە بکەن. ئێمە وەک هاوڵاتیان دەشتی کۆیە لەبەر نەبوونی کارەبا دیم بۆ ئێرە هەم بۆ جەوگۆڕینەوە هەمیش بۆ خۆفێنکردنەوەیە. تاکید جۆرەکە لەوەشکن مەلەوانی یەکە لە باشترین جۆرەکانی وەرزشگا هەموو عەسەڵەکان و ماسوولەکانی دەشت دەجوڵەیە و پێم باشترین زۆری وەرزشە لە وەرزشەکان. بەڵێ سەر لای ئەمساڵ باران کەم باریوە و ئاوی زێی ینی بە شێوەیەکی بەرچاو کەمی کردو بەڵام ئێستاش جێگەی مەترسی ینی ناتوانین لێی خافڵ بیکە بری ئەگەری خنکانیە بۆ کەسانێک کە دێنێ بەڵێ لە سەرڕایەکە ئاکەشکەمە بەڵام هەر مەترسیدارە بۆوانێکە مەلە باش نازان. هاوینە لەگە بەرزبوونی پلەکانی گەرمانە تر بە شێوەیەکی ینی بەرچاو ڕوودەکەنە سەر زێ بچووک بۆ بەسەربرنی مەلە و کاتێکی خۆش ئەوانەی تر زێەکە تا بڵێن ساردە و وەڵا ئەم ساڵ ئاوەکە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە تر بەڵام هەر جێ مەترسیە ئیتر هەندێک شوێنی هەیە ئاوەکە سار زۆر ساردە و هەندێک شوێنشی هەیە قوولە و تیژیشە ئیتر ببوونی ئەو ئەگەرێکی مەلە زۆر باش نەزانێ ینی مەترسی لەسەر ژانێ دروستاکە بچێتە ناوی بەڵام ئەمساڵ ئاوەکە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردو بەڵام هەر ڕێژەی مەترسیەکانی زۆرە. وەڵای بۆمە خۆشە ینی کاتانێکە کارەبانیە و دنیا گەرمای تر بۆ بەسەربرنی کاتێکی خۆشەکە برادەران نادێن جێوێکی خۆش بەسەرابێن. مەلەکردن جگە لەوەی حەز و خولیای بەشێک لە هاوڵاتیانە بە تایبەت گەنجان هاوکات بە جۆرێکی سەرەکی وەرزشکردنیش دادەنرێت و زۆر کات پزیشکەکان وەکو جۆرێک لە چارەسەر بۆ بەشێک لە نەخۆشیەکان دەستنیشانی دەکەن. مامۆستایەکی یانیش کە دانیشتووی ناوچەکەیە دەڵێت لەگەڵ ئەوەی مەلەکردن سونەتێکی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت هاوڵاتیان ژیانی خۆیان نەخەنە مەترسیە و بە وریایەوە مەلە بکەن. بەو پێی بەشێکی زۆر لە ئاوی زێی بچووک ئاوێکی خوڕ و مەن و ساردە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست دەکات. بەحەقەت مەلەکردن بخۆی سونەتێکی گەورەی ئینسان فێر بێت چونکە وەکو شەهادە و ئینجازەیەک وایە کە هەت بێ بێخەم دەبی لەوەی خوا نەخواستەکە بکەیتەوە بەڵام لە عینی کاشابێ و کەسانی کەمە لە نازانن چونکە ئاو بێ ڕەحم بە کەس ناکات تر تۆ گەر ئەولای خوش بیکەمە لە نەزانی ئەخنکەیت لەبەرەوە چەکێکی دەستی ئینسانەوەی کە خۆی فێرە مەلە بکات سونەتە بە تایبەتی بۆ کەسانی کە دکتۆرەکان ئەڵێن فەقەراتی هەیە یاخود نەخۆشی بەعزە نەخۆشیەکەیە بە ئاو چارەسەر دەکرێت ئەتوانی بیکەی من خۆم زۆرم حەسپێتی و بە تایبەتی بەم ئاوە ساردەشخوای گەورەش کاتێکە بەحسی حەزرەتی ئەیوب دەکات کە شیفای بۆ نادە فەرمێ ئەمرمان پێکرد قات بدا بە عەردەکە ئاوێک لە بن پێتا دێتە دەرەوە کە هەم ساردا خۆتی پێ بشۆ هەم لێشی بخۆرەوانێت. زێی بچووک لە سنووری قەزای چەمچەماڵ یەکێکە لە شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کە ساڵانە و بە تایبەت لە هەردوو وەرزی بەهار و هاویندا ژمارەیەکی زۆر لە گەشتیاران لە ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لەم شوێنە دەکەن. لەگەڵ ئەوەی تیمێکی مەلەوانی شارەزا لە ناحیەی ئاغجەلەریش بوونیان هەیە بەڵام ساڵانە و بەهۆی نەشارەزایی هاوڵاتیان و گەشتیارانەوە ژمارەیەک هاوڵاتی دەخینچێن و دەبنە قوربانی. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.